گروپێکی چەکداری هێرشیان کردوتە سەر فەرمانگەیەکی حکومی لە بەغدا و دواتر پێکدادان لەگەڵ ئەو گروپە ڕوویداوە بۆتە هۆی برینداربوونی ئەفسەر و کارمەندانی هێزە ئەمنیەکان. دواتر 14 چەکداری ئەو گروپە دەستگیر کراون و ئێستا دۆسیەکە ڕادستی دژە تیرۆر کراوە. ئەم عێراقا هێندەی پارە بۆ هێزی چەکدار سرف دەکا بۆ هیچێکی کە سەرفی ناکە. بیان نەبەر چاوی خۆتان هەر لە سوپایە پۆلیسە پۆلیسی فیدرالیە مخابەراتە ئەوە حەشدی شعبیش لەو لاوە ڕاوەستا بێ من لە کاتێکدا عێراق نە لە جەنگدایە نە دوژمنیشی هەیە. ئەوەی سەیرە ئەوەی کە پێی دەڵێن میلیشای حەشدی شعبی بە هیچ جۆرێک لەژێر کۆنتڕۆلی حکوومەتدانین هەرچەند حکوومەت وا ئیدعاکە بەڵام نەخێر ئەوان تەنها فەرمان لە سەرکردەکانی خۆیان وەرگن ئەمڕۆژ پێکدادان لە نێوان حەشدی شعبی و پۆلیسی فیدراڵ ڕووی داوە. ئەمە چ واتایەکێ لە ناو بەغدا ئەمە ڕووی داوە کەواتە عێراق بەرەو چۆ دەچێت. ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەمید ئیحسان قەیسون شرۆڤەکاری ئەمنی و سەربازی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. جەنابی عەمید شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان جارێکی تریش لە ژووری هەواڵی کوردستان 24. من دەمەوێت بزانم ئێوە شارەزای ئەمنی و سەربازین خوێندنەوەتان بۆ ئەم شەڕ و پێکدادانی ئەمڕۆی نێوان حەشدی شعبی و پۆلیسی فیدرالی چییە کە تەنها بیستویانە بەڕێوەبەرێکی حکومی گۆڕانکاری تیا بکەن؟ ئەمە چ واتایەکی هەیە، چی دەگەێنێ؟ تحياتي وسلامي بەڵێ سڵاو لە ئێوە و لە کوردستان 24 وسلامي لجنابك و الفاضل سڵاوی تایبەتیشم بۆ جەنابەت في قلب العاصمة بغداد لە جەرگەی بەغدا لە جەرگەی بەغدای پایتەختی عێراق بە گشتایەک چوون بە چەک دروست ببێ لە نێوان گروپێکی چەکدار و هەروەها هێزی پۆلیسی فیدرالی کە هێزی سەر بە وەزارەتی ناوخۆن. ئەمە وا دەکات کە بەڕاستی من بڵێم عێراق بووەتە کۆماری مۆس. دوانەیەک هەیە دوانەی گروپە چەکدارەکان لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و حەشدی شەعبی. ئایا ئەو گروپە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدایە یاخود ئەو گروپە چەکدارەکە بەشێکە لە حەشدی شەعبی؟ بۆ من وا دەردەکەوێت کە ئەو گروپە سەر بە حەشدی شەعبیە لەبەرەوەی ئەوانەی کە لەو ڕوبەڕووبوونەوە کشانەتەوە چوونەتە سەر بارەگای چوونەتە بارەگایەکی حەشدی شەعبی کە ناوی بارەگاکەش بارەگای سەقەرە. پرسیارەکە ئەوەیە ئایا بەڕاستی سیستەمی عێراق نیازێکی هەیە بۆ ئەوەی ئەم گروپە چەکدارانە نەمێننەوە چەکیان لێ بستنێتەوە؟ من وا تێدەگەم هیچ ئیرادەیەکی سیاسی نییە بۆ ئەوەی گروپە چەکدارەکان نەمێنن. چەند پارت و لایەنێکی سیاسی هەن دەبێ ئێمە لێوە تێبووین. لایەنە سیاسیەکان لە بەیانیدا بەشێکن لە دەوڵەت و لە نێو دەوڵەت کار دەکەن، بە یاساکانی دەوڵەت کار دەکەن، شەو دەبن بە نادەوڵەتی و پشتیوانی گروپە چەکدارەکان دەکەن و بەشێکن لە گروپە چەکدارەکان. جەنابی عەمید ئێوە دەڵێ هەندێک لەو گروپانە گروپی لا دەولە لە دەرەوەی دەوڵەتن، کەواتە بەم جۆرە ئەگەر ئاما بەردەوام بێت ئایندەی عێراق چۆن دەبینن؟ القادم مظلم والقادم أسوأ. داهاتوو تاریکە، داهاتوو زۆر خراپترە. ئەگەر بێت و ئەم دۆسیە چارەسەر نەکرێت پرسیارێک هەیە دەبێ ئێمە بیکەین ئایا بەڕێز محەممەد شیع سوودانی لەگەڵ ئەو پلۆپایانەی هەیەە ئیرادەی هەیە یا ئیرادەی نییە بۆ ئەوەی ئەم گروپە چەکدارانە نەمێنن؟ ئەگەر ئیرادەی هەیە ئایا توانا و کەرستەی پێویستی هەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی گروپە چەکدارەکان بێتەوە؟ بەڵێ توانای هەیە، کەرستەشی هەیە. ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینەی هەبێت بۆ ئەوەی کە ئەم گروپە چەکدارانە نەمێن دەبێ بزانین زیاتر لە 1,500,000 ئەندام لە وەزارەتی ناوخۆ هەن، لە وەزارەتی بەرگری هەن. بەڵام کێشەکە لەکوێیە؟ هیچ کەسێک
هیچ سیاسیەک لە سیستەمی سیاسی ئێستای عراق ڕێگەی پێ نادرێت باسی سەروەری بکات لە کاتێکدا گروپی چەکدار هەیە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و بە قسەی وڵاتان دیکە کار دەکەن و فەرمان لە وڵاتان دیکەورێک کەواتە نە ئاسایشی کۆمەڵایەتی نە سەقامگیری نە سەروەری نا بچەوکردنی بنەماکانی دیموکراتیەت و ئازادی ناکرێت کە تۆ گروپی چەکدارت هەیە ئەو گروپە چەکدارەکانە لە دەرەوەی دەوڵەت کار دەکەن تایبەتیش ئەم قسێ بۆ عراق ڕاست نییە بۆ هەموو وڵاتان ڕاستە بە تایبەتی ئەگەر بێت و بزانن ئەو وڵاتانە لە نێوخۆی عراق فەرماوە ناگرن بەرکو بە ئەجێنداکراون لە دەرەوەی جەنابی عەمیدیەوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا گوتتان سەرۆکۆزیرە دەتوانێت هێزێکی گەورەی هەیە لە سەر و ملیۆنێک چەکدار لە سوپا و ئەوانی تر بەڵام پرسیار ئەوەیە ئایا وەکو خۆشتان ئاماژەتان پێدا ئەگەر ئەم هەموو هێزەی لەگەڵایە ئیرادەی هەیە بۆ ئەوەی کۆنتترۆلی میلیشیا بکە ئەگەر ئیرادەی هەیە بۆ نایکە ئەگەر ئیرادەی نییە چۆن لا يملك الإرادة ئیرادەیان نییە من وای تێ دەکەم کە ئیرادەیان نییە بۆ ئەوەی ئەم بابەتە چارەسەر بکەن دیمەنی سیاسی عراق بەو شێوەیە نییە کە هەندێک کەس وەسفی دەکەن وەکو ئەوەی کە با بڵێن وەکو بەهارێک وێنەی دەکەن دیمەنی عراق خراپە خەڵکانێکن عراق بەرەو لە ناوچوون دەبن ئایا عراق دەبێتە یەمەنێکی دیکە دەبێتە سوودانەیەکی دیکە سوودان مەوەستم وڵاتی سوودان ئایا یەمەنێکی دیکە لە عراق دەبێنین دیمەنی یەمەنی و دیمەنی سوودانی لە عراق دووبارە دەبێتەوە بۆیە هەموو ئەم شتانەی ڕوودەدەن کێ بازەکەی دەدا بەڕاستی گەل ئێمە بازەکەی دەدەن گەل بازەکەی دەدا ئێمە بازی هەموو ئەم گروپی چەکداری لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و حکوومەت دەدەین ئەوانەی بە فەرمانی وڵاتانی دەرەوەی سنووری عراق کار دەکەن کەواتە مەترسیداترین چەکی بەڕاستی ئەو گروپانە نییە خۆت ئەو عشیرەتانە نییە کە لە هەندێک ناوچەی عراقدا هەیە مەترسیداترین چەکی بە ئەجێندا کراوە ئەو چەکەیە کە ئەجێندایەک ئاڕاستی دەکات حەشدی شعبی پێێتی گروپە چەکدارەکان پێەتی من چاودێری ئەوە دەکەم کە بەرپرسەکانی وڵاتان دەڵێن ئەوانەی کە فەرمانیان پێ دەڵێن هەمیشە دەڵێن حەشدی شعبی هاوپەیمانی ئێمە ناڵێن حکوومەتی عراقی هاوپەیمانی ئێمەیە بزانن دەڵێن حەشدی شعبی هاوپەیمانی ئێمەیە فەرمان دەهێزە چەکدارەکانی عراق تۆ چۆن قبول دەکەی بەرپرسانی ئێران بڵێن حەشدی شعبی هاوپەیمانی ئێمە ئەگەر بەرپرسێکی سعودی کوێتی بێ فڵانە فێرقەی سین لە سوپای عراق هاوپەیمانی ئێمە فەرماندەی هێز چەکدارەکان چی دەکات هەموو زابتانی ئەو فێرقە سەربازیە ڕادستی جەنابی ئەمین ئێوە ئاماژەتان بە یەمەن کرد یەمەن ئێستا ئەتوانی بڵێن دوو یەمەنە یەمەنێکمان هەیە یەمەنەکەی تریش کە حوسیەکانە کۆنتترۆلیان کردەوە بەم دۆخەی کە ئێوە باسی حەشدی شعبیتان کرد ئەمە وا دەکا عێراقیش وەکو یەمەن ببێ بە دوو سێ یەمەن بەڵێ ئەگەر فشاری ئەمریکا و وڵاتانی نێودەوڵەتی نەبێت چەند ساڵێک لە موبەر ئەم شتە ڕووی دەدا زۆر زووتر ڕووی دەدا بەڵام فشارێکە فشاری ئەمریکا هەیە کۆمەلگەی نێودەوڵەتی فشاریان هەیە بۆ ئەوەی ئەم گاڵتە جاری عراق کۆتایی پێبێنن ئەمریکا پێی وایە کە سەرپەرشتیار و بەرپرسی سیستەمی سیاسی عراق بۆی ناوێ ئەو سیستمە سیاسی دیموکراتیا شکست بهێنێت لەبەرەوەی خۆیان سەرپەرشتیان کردووە لە هەڵێنانی لە نێو عراقدا بەڵام ئەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی و لە سەروی ئەمەشێنەوە ئەمریکا نەبێت بە دڵنیاییەوە یەمەنی باشوور و باکوور چەند ساڵێک پێش ئێستا لە جەنابی عەمید با بێمەوە سەر حەشدی شعبی و میلیشیای چەکدار هەم میلیشیای عەشایریمان هەیە میلیشیای حەشدی شعبیشمان هەیە باش بەڕای تۆ ئەم میلیشیانە ئەمانەی حەشدی شعبی ئەمانەی عەشایری میلیشیای عەشایرین یاخود میلیشیای تایفی و مەذهبین السؤال جميل جدا پرسیارەکە پرسیارێکی زۆر باش الحشد العشائري حەشدی عەشایری كلها ئەم حەشدە یان سەر بە عەسایب ئەهل الحەقن
یان سەر بە لایەنێکی دیکەن هیچ مافێکیان نییە من ئاڵنگاری و تەحەدای هەموو ئەو سەرۆک عشیرەتانە دەکەم کە باسی حەج دەکەن و بەناوی خۆت حەجدم بە ناوی ئەوان قسە دەکەن تەحەدایان دەکەم ناوی سەلاحەدینی ئەیوبی و فاڕۆق بەرز بکەنەوە تەحەدایان دەکەم ئەمانە هەر هەموویان سەر بە لیوای مەذهبی شیعین و هیچ پەیوەندی بە حەشدی عەشایرەوە نییە ئەم ناویان لە خۆناوە بەڵام ئەسڵ و ئەساسی نییە ئەوانەی بە تایبەتی کە ئاڵای عەسایب بەرز دەکەنەوە و لایەنێکی دیکە ناویان لە خۆیانەوە حەشدی عەشایری ئەمە گەورەترین جورۆیە هەندێک بەشی حەشد ئەم ناوە بەکاردێنن ئەمانە سەر بە مەذهبی شیعین سەر بە لایەنی سیاسی ئیسلامی جەنابی عەمید بەم دۆخەوە ئەوەی ئێوەش کە باستان کرد کەواتە لە عێراقدا ئێستا هیچ ئینتیمایەکی نیشتیمانی بۆ عێراق نییە بەڵکو ئینتیما بۆ مەذهب و بۆ ئەو چەهێزە چەکدارانەیە بەڕاستی ناسنامەی عراقی ماوەی چەند ساڵێک پێش ئێستا شکراوەتەوە و نەماوە ناسنامەی ئێستا ناسنامەی مەذهبە ناسنامەی عەشایریە و هەویەی سێمیشمان هەیە خو ناسنامەی سێم کە ناسنامەی نەتەوەیە ئەمە ڕاستیە زۆر بەداخەوە هەموو عێراق بە کورد و عەرەب و تورکمان هەمویان لە ژێر یەک ناسنامەی نیشتیمانیدا بوون ئێمە هیواخوازین ئەو نامەیە بێت ئەو ناسنامەیە بێت ناسنامەی نیشتیمانی بەڵام بەم دەسەڵاتی ئێستا لە بەغدا هەیە بابەتەکە گۆڕاوە ئێستا بۆتە ناسنامەی مەذهبی زۆر باشە زۆر بەڕێز عەمید ئیحسان قەیسون شرۆڤەکاری ئەمنی و سەربازی گەلێک سوپاس ڕاستەخۆ لەگەڵ ما بووی لە ژووری هەوا سوپاس بۆیەوە شكرا جزيلا